کۆمەڵی تەلاسیمی سلێمانی بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی ڕێباز فاوندیشن سێمین پێشانگای شێوەکاریان بۆ ژمارەیەک توشبووی تەلاسیمیا کردەوە. پێشەنگاکەش لەژێر ناونیشانی ژیان لە ڕەنگەکاندا با پێکەوە بینەری. ئێواری دوێنێ کۆمەڵی تەلاسیمی سلێمانی بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی ڕێباز فاوندیشن سێمین پێشانگای شێوەکاری بۆ ژمارەیەک توشبووی تەلاسیمیا با دروژمی ژیان لە ڕەنگەکاندا کردەوە. پێشەنگاکە لە گەلەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەڕێوەچوو. مەبەست لاکردنەوەی ئەم پێشەنگایە دەرخستنی بەهرە و توانەکانی توشبووانی تەلاسیمیایە کە کۆمەڵێک تابلۆی ڕەنگە و ڕەنگی ناوازەیان کێشا بوو.